شاری هەولێر بەدڵێکی پڕ لە خۆشەویستی یادی مەولودی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم بەرز ڕادەگرێت لە کۆڵان و گەڕک و مزگەوت و سەراپای شار یادی مەولود بەرز ڕادەگیرێت. ئەم یادە بۆ خەڵکی هەولێر تەنیا مەراسیم و ڕۆتین نییە، بەڵکو نوێکردنەوەی پەیمانی خۆشەویستی و پەیڕەوکردنە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوڕۆ خەرکەکە هاتیە خۆشخۆی دەروڕی، بەڵام یادی لەدایکبوونی پێغەمبەر بریتینیە لە ڕۆژێک، بەڵکو هەموو کاتێک لە هەموو هەرسوکەوتەکانی ژیانت پێویستە پەیڕەوی ئەمرەکانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم، خۆمان لادەن لە نەهیەکانی ئەوەش هەر لە ڕۆژێک نییە، بگرە لە هەموو هەرسوکەوتەکانی ژیانتە و بریتینیە لە ڕۆژێک. هاتنی پێغەمبەر بۆ دنیا بۆ چەرخانێکی زۆر گرینگە. ئەو گۆڕانکاریەی لە ماوەی 1400 ساڵی ڕابردوو کە ڕووی داوە لەو بەها بەرزانەی کە پێغەمبەر درودی خوای لێبێ فێری مرۆڤایەتی کرد، کۆمەڵێک بەهای زۆر بەرزن کە ئەمڕۆکە لە کۆمەلگاکانی دنیا زۆرێک پێی نەگەیشتن. سەیری دەکەی بەهاکانی پێغەمبەر درودی خوای لێبێ کە بە کۆمەلگای مرۆڤایەتی بەخشیە لە خۆشەویستی و ڕازگۆیی و خۆنەویستی و ڕێزگرتنی ئەوانی تر. خۆشەویستی پێغەمبەر لە دڵی خەڵکی هەولێر و کوردستاندا بەگشتی لە بەرزترین ئازدایە. ئەم یادەش وەکو هەموو بۆنە و یادە ئیسلامیەکانی دیکە بەشێکی گرنگ لە ژیانی خەڵک پێک دێنێت. لە بەرزڕاگرتنی یادی مەولوددا مامۆستایانی ئاینی بە قسە و ئامۆژگاری بەشدارن، هونەرمەندانیش بە سرود و مناجات بەسەر پێغەمبەردا بەشدارن. دڵخۆشی ئێمە دەبی بەوەی بی لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوا بین عەلەیهی سەلات وەسەلام، ڕەوشت و ئەخلاقەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە خۆمان ڕەنگ بداتەوە. ئەوەیە گرنگدان بە مانجی مەولود و بە سونەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام. دڵخۆشی ئێمە ئەگەر پاقلاوە و شرینی خواردن بی معنە ئێمە هیچمان نەکرد، بەس ئەگەر سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام، ئەخلاق و ڕەوشتە جوانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە خۆمان بینینە جێ، بەڕاستی ئەوە جێگای دڵخۆشیە. ئەی ڕەسوڵی خودا صلی الله عليه وسلم، هەردەم ناود لەسەر زبانمانە و خۆشەویستیت لە دڵمانە و ڕێبازەکەت ڕووناچی ڕێگامانە. کۆبوونەوەی سەدان و هەزاران کەس لە نێو سنتەری شاری هەولێر ئامانجەکەی تەنیا ئەوەیە خۆشەویستیان بۆ پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم دەرببڕن. هەر لە دێر زەمانەوە هەولێریەکان و شاری هەولێر بەوە ناسراوە کەوا لە مانجی مەولوددا مەولود ئەنجام دەدەن و خۆشەویستیان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دووپات دەکەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.